دەدواوە لە ڕێکی شانەکانی لە گوێچکەیەوە هەتا ئێرە لەم ڕێکانە ئەدایناوە نەبردێتێ پێشتر نەبردێت دوات ئەمی هاتووە حەدی تەسبیحەکان ئەنجا ناوچاوانی ئەمە چەند ئێسقان ئەمە سێ ئەنجا دوو ئەژنۆی ئەو پێنج ئەنجا هەردوو سنگی پێی جوود کردو و ڕۆقی بلەداینەوە عائشة خاتون فرما كان إذا أراد السجود ضم رجليه ونصبه بيكاني كوكر ده ونصب يكر بسر زي أي فرمو فرمان بيكنا أهوان لسر أو حوي أسك سجدة بر سجدة بر أنجا كسري برذكر ده ولا سجدة الله أكبر قاتي شي ليكر دانشتني شي دانشت يفتراش كي تشبي دانا سمتي خستنايو في راستي شي نصب أكر روقيونا باشا أما افتراشي بيوكر هەردوو دەستیشی لەسەر چۆکەکانی بوو بەڕێکی وەکو چۆن لە سوژدە ئەداینە ذیکرێکی خوێن معلومە لای هەمووتان ئەنجا ئەچووە بۆ سوژدە الله ئەکبەر یەکردووە چووە بۆ سوژدە بە هەمان شێوە یەکەم جار سوژدەیە بردەوە ئەنجا یەکسەر هەڵەسایە یەکسەر هەڵەسایە نەهاتووە بڵێ ئەنجا دائەنیش ئەنجا هەڵەسایەوە یەکجاراتوە مالکی کوڕی حوەیریثی گێڕێتەوە یەکجار ئەفەرمێ لە عام الوفودا چوون بۆ لای کە نەخۆش بوو نەیەتوانی یەکسەر هەڵەسێتەوە جەلسەیەکی کرد جا هەڵەسایە ئیگنا ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم کە خۆی ساغ بوو نوێژی بۆ ئەو کەسە ڕاست کردەوە کە نوێژەکەی بەخەڵەتە کرد فەرمووی ئەنجا دوو سوژدە بەرە و خێرا هەستەرەوە پێی نەوت دانیشتنیە بکە جا هەستەرەوە کەوە لە صحیح بوخاریە لە موەطئی مالیکە ئەنەس ئەفەرمێ ئەو دانیشتنەی کرد لە دوای دوو سوژدەکە کە هەستا وتیانی ئەنەس شتێکمان لێ بینیت نەمان دیوە لە سەحابەکانی تری ڕەسوڵ الله پیکا صلی الله علیه و سلم وتیان چی بوو وتیان دوو سوژدەکە و بردانیشت دوو سوژدەکەت بردانیشت فەرمووی بۆیە دانیشتم نەخۆش بوو من نەمتوانی یەکسەر ئەستمەوە ئیگنا ئەوە سونەت نییە ئەمڕۆ لە خەڵکیان کردو بە سونەت ساغ و سەلیمیشە نەخۆشی باش گاگە سونەت ساغ و سەلیمی سونەت نییە ئیمام هەستاوەتەوە الله ئەکبەری کردووە باش ئەمە ڕوکنی ڕۆشتووە لە نوێژەکە لە نیوەی فاتحەیە هێشتا دانیشتووە نەساوەتەوە دوو ڕوکن ڕۆشتووە تۆ لە جەماعەتەکە دەرچووی چونکە لە دوو ڕوکن لای زۆربەی زانایان جیابیتەوە لە ئیمام لە جەماعەتەکە دەرچووی بۆ خەڵک فێری ئەمە ئەکەن ئەگەر یەکێ نەخۆش بێ ڕێی پێدراوە خەڵک ساغە بۆ بە عامدایە بەزێنیتە سەر هەموویان آخر مەرج نییە کە تۆ حەدیثێکی بیست یەکسەر بڕۆ ئەو حەدیثە تەطبیق کەن و تا نا بێ بڕۆم سەیرکەین زانم حەدیثە بۆ چییە عامایە خاصە ئێوە خاصە بۆ نەخۆشە بۆ عامەکە چی بوو ئەوە بوو کە فێری هەموویانی کرد بە دیار هەموویانەوە فەرمی یەکسەر هەستنەوە ئەنجا فەرمێ ڕکاتی دوا ئەویش عین شت فاتحە ئەخوێن سوورەتێکی خوێن ڕکوعیە بر سجودیە بر ئەگەر تەحیات بووە دانیش لە ئیفتیراشە تەحیاتی یەکەم باشە هەموو نوێژێک هەیە تەحیاتی تایە تو ئەو تەحیاتە بە ئیفتیراشەکەی بە تەوەڕوک نایکەی قاچە دەرکەی تووشاندانی باشە بۆ من نوێژی بەیانی چەند تەحیاتیە یەک چۆن دانیشی تایە افتراش دانش تەوەڕوک ناکەی تەراویح دوو نییە هەموو یەکی یەک تەحیاتیانە افتراش ناکەی افتراژەکەی تەوەڕوک ناکەی ئللا لەرکاتی ئەخیرانە بێ کە تەحیاتی دووەمت هەبێ وەکو نوێژە سێر کاتیەکە کە مەغریبە و نوێژە چوار کاتیەکان ئەو وەختا توانین چی بکەی تەوەڕوکەی تەوەڕوکیش چییە پێت دەرەکەی لەژێر پاسی ڕاستەوە و لەسەر عەرزەکە دانیشی قاچێکی تریشە نەسبەکەی ئەمە بۆ یەکێک کە توانی ئێستا من خۆم قاچم عەمەلیاتە ناتوانم وا دانیشم لەبەر ئەژنۆم ناتوانم وا دانیشم ئەژنۆم عەمەلیاتەوە ڕیباتی سەلیبی بزانە یا سبحان الله خەڵکێکی اقتیدا بە تۆ ئاکا ناچێ وا دانیشێ مخۆ خەڵکم دیوتم بۆچی قاچە وا دانێ دی وڵات تۆم دیوە وا دانێ من قاچم تەواو نییە خۆم بۆ بمتوانی وا داینێ یا هەر ێجار